12 چواری ساڵی 1945 کۆچی دوایی 32 هەمین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا فرانکلین ڕۆزڤێلت هەروەها هاری ترۆمانی جێگری جێگەی گرتەوە و بووە 33 هەمین سەرۆکی ئەو وڵاتە. ڕۆزڤێلت ڕۆژی 31 ساڵی 1882 لە نیویۆرک لەدایک بووە. 12 چواری ساڵی 1946 دوای 26 ساڵ لە داگیرکەرانی لەلایەن فەڕەنساوە سووریا سەربەخۆیی خۆی وەرگرت و بووە وڵاتێکی سەربەخۆ. فەڕەنسا داگیرکەرەکان بە پێی ڕێکەوتنی سایکس بیکۆ بەشێک لە خاکی شام و لوبنانیان بۆ دیاری کرابوو. شایانی باسە پێشتریش فەڕەنسیەکان جارێکی دیکە شامیان داگیر کردبوو. 12 چواری ساڵی 1953 کۆچی دوایی خەباتکار و ڕووناکبیری کورد حەبسەخانی نەقیب لە تەمەنی 62 ساڵیدا و ناشتنی تەرمەکەی لە شاری سلێمانی ناوبراو ساڵی 1891 لەدایک بووە. حەبسەخانی نەقیب لە نەوەکانی شێخ مارفی نۆدێ و خێزانی شێخ قادری حەفید بووە. یەکێک بووە لە ئافرەتە خانەدان و ڕووناکبیرەکانی کورد و خۆی و چەند مامۆسایەکی بۆ ژنانی سلێمانی یەکلا کردوتەوە تا فێری خوێندەواریان بکات لە ناو ماڵەکەی خۆیدا. بە یەکەم خانمی کوردی باشووری کوردستانیش دادەنرێت کە دژایەتی ئینگلیزەکانی کردبێ و داوای سربەخۆیی کوردستانی کردبێ. 12 چواری ساڵی 1961 فەرماندەیەکی ئاسمانی سوپای یەکێتی سۆڤیەت بە ناوی یوری گاگارین وەک یەکەم مرۆڤ و یەکەم گەشتیار گەشتی ئاسمانی لەسەر کەشتی فۆستوگیەک ئەنجامدا و بە سەرکەوتویش گەڕایەوە. هەر بەو بۆنەیەوە ئەم ڕۆژە دانراوە بۆ ڕۆژی جیهانی کەشتیوانی ئاسمانی وە گەڕانەوەی یوری گاگارین لە ئاسمانەوە بۆ زەوی. یەکێتی سۆڤیەت ئەو کاتە لە هەموو بوارەکاندا پێشەنگ و پێشڕەوی مرۆڤایەتی بووە. هیچ دەوڵەتێک شانی لە شانی نەدەدا لە پێشکەوتندا بە جۆرێک ئەمریکای پێشڕەوی سەرمایەداری لێی دەترسا کە ساروخی بەرامبەر کۆشکی سپی بۆ دانابوو. گاگاریش پێش گەشتەکەی ماڵ ئاوایی و گەردەنازادی لە بنەماڵە و خێزان و ناسراوەکانی کرد چونکە بەنیازی گەڕانەوە نەبوو.